هونەرمەند ئاریان لەتیف کەیکەکە لە شێوەکارەکان بەشداری لا یەکێک لە پێشانگا هەڵبژەکان لە لوبنان کردووە کە نزیکەی 100 شێوەکار لە وڵاتە جیاوازەکانەوە بەشداریان تێدا کردووە. قسە و باسەکەم لەسەر ئەو کاری کە ئەم هونەرمەندە شێوەکارە لەگەڵیان بەشدار بوو و هەروەها کۆی گشتی پێشانگا شێوەکارێکەش زۆر بەڕێز ئاریان لەتیف لە سودی کورسات مەگەزین میوانمان بەخێراتی کاگاریان خێربی سەرچاومان. زۆر سپاس، دەستان خۆشە. چۆن بەشداریت کرد لە ناو پێشانگایە کە لە لوبنان سازکرا؟ زۆر گرنگە هونەرمەندی شێوەکار لەگەڵ کارە هونەریەکانیدا یاخود ئەتوانین بڵێن لەگەڵ کێشانی تابلۆکانیدا زۆر هەوڵی پەیوەندی گرنگی پەیوەندی بدا لە بوارەکەیدا. ینی هونەرمەند هەر ئەوە نییە کە فڵچەی بەدەستەوە بێت تابلۆ بکێشێ. گرنگی پەیوەندی یەکێکە لە پێوەرە زۆر گرنگەکان بۆ هونەرمەند. زۆر باشە. ئەو دۆزینەوەی ئەو پەیوەندیە یان ئەو کۆمیونیکیشنە لە ڕێگای چیەوەیە؟ شێوەکاران چۆن ئەیدۆزنەوە؟ زیاتر بەنسبەت بەشداریکردنی من لەم پێشانگایە ئەتوانم بڵین ئەو پەیوەندیە ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵێک پێش ئێستا، چونکە من بەشداری پێشانگایەکەم کرد لە ئەستەمبول لە تورکیا. لەگەڵ بەشداریکردن لە هەر پێشانگایەکی نێودەوڵەتیە تۆ کۆمەڵێک هونەرمەند ئەناسی، کۆمەڵێک فەنان ئاشنا ئەبی بە کۆمەڵێک فەنان کە ئەمە دەرفەتی زیاترت پێ ئەدا لە وڵاتەکانی تریشە بتوانن بەشدار بن. بێگومان چێژی تایبەتی خۆی هەیە کاتێک یەکێک لە کارەکانی تۆ لە ناو پێشانگایەکی هاوبەش کە هونەرمەندانی زۆر لە سەرانسەری جیهانەوە بەشداری تیاداکەن، بەڵام جگە لەوە وەکو ئاستی هونەرەکەی تۆ تا چەندێک بەرەو پێشتەوە بادیان تا چەندێک گرنگە بۆی کە تۆ لە ڕووی هونەریەوە زیاتر بەرەو پێش بڕۆی. بینینی کاری هونەرمەندی تر، کاری تر بۆ شخصی هونەرمەند زۆر زەرورە، زۆر گرنگە، چونکە بەدەر لەو کارانی کە خۆی ئەیکا باشتر وایە کە کاری تر ببینێ، ستایل و شێوازی تر ببینێ. گرنگی بەشداریکردن لەم پێشانگایانەدا ئەتوانین بڵین ئاشنابوونە بە کۆمەڵێک لە هونەرمەندانی جیهان، ئاشنابوونە بە کۆمەڵێک ستایل و شێوازی ئیشکردن. ئەمە ژوات لە ئەکا هونەرمەند دەوڵەمەند بێت، دنیا بینینی زیاتر بێ بە کاری هونەری و سەرنجام لە کۆتاییە تەسیرێکی کەمیش بێ لەسەر تابلۆکانی ڕەنگەیاتەوە. باسی بینینە کرد. ئێستا سۆشال میدیا هەیە و تۆ زۆر بە ئاسانی ئەتوانی کاری هونەرمەندانی تر ببینیت، با بڵێن پێشانگا شێوەکاری جیهانی گەورەکان ببینی، کاری گەورە هونەرمەندانی تر ببینی کە ئەمەش ڕەنگە کاریگەری هەبێیان ڕنگدانەوەی هەبێ لەسەر هونەرەکەی تۆ. بەڵام ئەو ڕنگدانەوەی وەک ئەوەیە کە تۆ بۆ خۆت بەشداری لە باڵێن پێشانگایەکی شێوەکاری لەم جۆرە بکەیت کە ڕاستە و خۆیە. بێگومان هیچ شاشەیەک بتوانین بڵین هیچ شاشەیەک، هیچ پیشاندانێک بەقەت چاوی ئینسان خۆی چێژبەخش نییە بۆ بینینی شوێنەکە. زۆر کات ئێمە دیمەنێکی زۆر جوان ئەبینین لە سروشتێکە لە یوتیوب دانراوە، بەڵام کە خۆمان بە شخصی ئەچینە ئەو شوێنە هەستەکەی ئەمە تازە دیوتە، هەستەکەی ئەو شوێنە ئەو شاشەیە چێژی تاوم نەبەخشیوە بە ئێمە. لەبەرەوە بەنسبەت کاری هونەریشەوە گرنگترین شت ئەوەیە کە لە نزیکەوە ببینی، لە دیقەتی لەمساتی بێت، دیقەتی ئەو شوێن فڵچە و دەم فڵچانە بی کە هونەرمەندەکە بەکاری هێناوە. زۆر ڕاستە. پێما بێت تۆ تاکە کورد بووی کە بەشداری لەو پێشانگەیە کردووە؟ بەڵێ. ئەمەیان چۆن هەر لە ڕێگەی ئەو پەیوەندی خۆتەوە؟ ئەم پێشانگایە سێ ڕێکخراوی جیهانی سەرپەرشتیان کرد وەڕێکیان خست. ئەم پێشانگایە کە ڕێکخرا لەلایەن ئەم سێ ڕێکخراوە جیهانیەوە کە ئەزمموی کارکردنیان هەرەکەیان نزیکی 15 ساڵ ئەزمموی کارکردنیان هەیە لە بواری هونەریە. ئەم سێ ڕێکخراوە خۆیان پەیوەندی ئەەکەن بە هونەرمەندەکانەوە و خۆیان دیاریان ئەەکەن و خۆیان بانگێشنامەیان بۆ ئەنێرن کە ئێمە پێمان خۆشە لە پێشانگایەکی لەو جۆرە بەشداری بکەیت. و پێوەریکی یەکێک لە پێوەرە سەرەکیەکان بۆ بەشداریکردنی هونەرمەندەکە لە پێشانگایەکی لەو جۆرە توانای هونەریەتی. واتە هەتا توانای هونەریت باش نەبێ ناتوانین لە پێشانگایەکی لەو جۆرە بەشدار بکەین. بە چەند کار بەشداریت کردبوو؟ من بە 2 کار بەشداریم کردم. هەموو هونەرمەندەکانی تری شێوەکارەکانی تریش بە هەمان شێوە؟ نەخێر، هەبوو بە 1 کار بەشداری کردو، هەیە بێت هەبوو بە 2 کار، هەبوو بە 3 کار، بەڵام 3 کارەکان زۆر کەم بوون. تەنها تابلۆ یان پیکەر سازی و ئەوانەش بوو؟ پیکەریشمان هەبوو. بەڵێ. پیکەری بە چ شێوازێک یان ئەو ستایلی کە تۆ ئیشی پێەکەی چییە؟ شێوازی ئیشکردنەکانی من تابلۆکانم هەمویان سروشتن و تەکنیک و شێوازی ئیشکردنەکەی ئەتوانین بڵین ئەگەڕێتەوە نزیکە لە کاری ئینطباعەکانەوە. ئینطباعەکان ئەوانە بوون ئەو بزوتنەوەی بوو، ئەو جوڵانەوەی بوو کە
لەمساتی فڵچیان هێنایەوە ناو تابلۆکان لەمساتی فڵچیان هێنایەوە ناو تابلۆکان وەک احتیمامێکی زۆریان لەسەر ڕنگ بوو و هەڵبژاردننی و کاریگەری ڕنگ بوو بەپێی کاتەکان بۆ نمونە ڕەنگی درەختێک بەیانی چۆنە نیوەڕۆ چۆنە ئێوارە چۆنە شێواز و ستایلی ئیشکردنی منیش ئەتوانم بڵێم نزیکە لەو بابەتەوە. زۆر باشە. فیدباکی ئەوان چی بوو لەسەر کارەکانی تۆکو هونەرمەندێکی کورد یەکەم جار وەکو کورد دواتر وەکو شێوەکارێکی کورد؟ طبعا ئێمە لەوێ وەکو باسمان کرد سەد وڵات بەشدار بووتیایە من ئێمە هونەرمەندمان هەبوو لە ئەفریقاوە هاتبوو هونەرمەند هەمان هەبوو لە کەنەدا و ئەمریکاوە هاتبوو بەڕاستی ینی شتێکی جیاواز بوو بۆ منیش ینی کە بۆ ئەوانیش جیاواز بوو ئەموو کوردستان هەنیشان ئەیانزانی نێکیان شتێکیان بیست بوو لەسەری بەڵام زۆربیان ئەبایە بە خەریتە پیشانم با ناوی ینی پێناسان نێبوو بۆ ئەوانیش توانین ینی خاڵێک بۆ گرنگی بەشداریکردنی کوردێک لە پێشانگایەکی نێودەوڵەتی ئەتوانین بڵین ئاشنابوونی کوردستانیشە بەوان و ناساندنیانە. زۆر ڕاستە ڕەنگە ئەمە دەرفەتێکیش بێت بۆ تۆ وەکو هونەرمەندێکی گەنج با بڵین دەرگای چەندین پێشانگای تری شێوەکاری هاوبەشی لەم جۆرەیان خۆت بتانی لە داهاتوە کارەکانت بەرە و با بڵین ئاراستەیەکی تر و بەرە و شێوازێکی تر بتانی پێشانگای تایبەتیش لە وڵاتانە بکەیتەوە. بێگومان خۆی لە سەرەتای باسی گرنگی کۆمونیکیشن پەیوەندیمان کرد گرنگی پەیوەندی هەر یعنی لە بواری هونەریە یەکێکە لە شتە زۆر ئەساسیەکان بە بێگومان من لەگەڵ 100 هونەرمەند بەشداریم کردووە لە پێشانگایەکی نێودەوڵەتی ئەم 100 هونەرمەندە 100 وڵاتی جیاوازە ئەم 100 وڵاتە کۆمەڵێک لەو هونەرمەندانە ئەزممویانەیە خاوەنی گەلەرین خاوەنی ڕێخستنی معرەزن ئەمە من ئەتوانمەکو لە داهاتووە ئیشان لەگەڵ بکەم پرۆژیان بکەم و بە بێگومان لە داهاتووشا بتوانین پێشانگایەکی نێودەوڵەتی خۆشبەختانە بهێنینە ناو سلێمانی شتێکی زۆر باش ئەبێ ئەو کاتە ئێمە هونەرمەند لە جیهانەوە بهێنین بۆ ئێرە نەک ئێمە بچین بۆ ئەوێ. بێگومان زۆر کاتیش ئەوە کراوە زۆرێک لە هونەرمەندە جیهانەکان بە تایبەتی لە پارچەکانی تری عێراقیان لە ناو شارەکانی تری عێراقەوە بەشداریان کردو لە پێشانگای شێوەکاری هیچ بەشداریەکرد نەبووە لەگەڵ ئەو پێشانگا شێوەکاریانە لە ناو عێراق مەبەستتر لە ناو کوردستان کە پێشانگای هاوبەش بۆ پارچەکانی تری عێراق یان شارەکانی لەو بابەتە بەشدار بووم فستیڤاڵی گەلاوێش ئەو یەکێک بوو لەو پێشانگایانە پێشانگە ئاست زۆر باشانە کە هەست نزیکی 150 هونەرمەندێک لە تەواوی عێراقەوە بەشدار بووم کوردیشی تیا بوو و خۆشبەختانە یەکێک لەوانش کە بەشدار بووم منیش بەشدار بووم لەو پێشانگای لە کارگەی جگەرەکە کرایەوە. ئاستی هونەرمەندان یان ئەو هونەرمەندە جیاوازانی کە هەریەکە و لە کللتورێکی جیاواز و لە وڵاتێکی جیاوازەوە بوون ئاستی کارەکانیان بەراورد لەگەڵ هونەرمەندانی کووردا تۆکو شێوەکارێک چۆن تەبینی؟ مقارنەکردن بە جۆرێکی وا لەوانەیە تۆزە قورس بێت چونکە لە پێشانگایەکی نێودەوڵەتیە تۆ 100 وڵات ئەبینی مقارنەکردنی 100 وڵات بە هەرێمێک لەوانەیە تۆزێک قورس بێ و بێگومان ئەو وڵاتانەش کە بەشداریان کردو لەوانەیە هونەرمەندیان هەبوو بێ زۆر ئاستی لەو هونەرمەندە باشتر بوو بێ کە بەشداری کردووە بەڵام ئەو بەشدار نەبوو بێ لەو پێشانگایە بەڵام من ئاستێکم بینیوە و هونەرمەندانی کوردیش خۆشبەختانە ئاستیان زۆر باشە زۆر باشە ئەمە هونەرمەندی زۆر ئازباڵامان هەیە خۆمان. تا ئێستا هیچ کارێکت هەبوو لەگەڵ ئەو هونەرمەندانەی کە باڵێن کاریگەری گەوریان لەسەر هونەرەکەی تۆیان کارەکانی تۆ هەبوو بێت؟ جارجار پێشانگای هاوبەش ئەکرێتەوە لە سلێمانی و بە خۆشحاڵیەوە بەشدارم لەگەڵیانەوە خۆش ینی گەنجێک بتوانێت بۆ گەنجەکە خۆی کە لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی بە ئەزمونە بتوانێت پێشانگا بکاتەوە ئەم ئەزمونە ئەتوانێت من ئیسفادە لە ئەزمموی ئەوان بکەم ئەوان زیاتر بەشداری پێشانگایان کردو زیاتر تەکنیکیان دیوە بەو جۆرە. دەستەکانت خۆش بێ. سوپاس دەکەم کەم ئێوارێ لەگەڵ من بووی ئاریان لەتیف شێوەکار سوپاس بەخێراتی دووبارە. خۆشحاڵ بووم دەستی ئەوە خۆش بێ. سوپاس بۆ.